بینەرانی ژین-دروستی سڵاوتان لێبێت. لە بەرنامی ئەم جارەمان باسی دەردەڕێوی ئەکەین. بزانین دەردەڕێوی چییە؟ نەخۆشیە یاخود کێشەیەکە؟ بۆ ئەمە بەسەرش ئەچین لای دکتۆر هێمن زەمان. دکتۆرگیان سڵاوە لێبێ. زۆر سپاس. دکتۆر پێمان بڵێ نەخۆشی دەردەڕێوی چییە؟ نەخۆشی دەردەڕێوی یەکێکە لە نەخۆشیەکانی مو کە سیستەمی بەرگری مرۆڤ بەهەڵا ئەبێتە هۆی ئەوەی کە مۆکانی خۆی لە ناوبەرێت جا ئەمانە لە قژا بێت لە برۆ برژانگا بێت یاخۆ لە هەر شوێنێکی جستەیە بێت. بەڵێ دکتۆر نیشانەکانی دەردەڕێوی چین؟ نیشانەکانی دەردەڕێوی زۆر بە خێرایی ڕوو ئەدەن. لەوانەیە ئەو کەسە هەست بکات کە لە هەندێک شوێنی سەریە هەست بە کزانەوە یاخود خوڕانە بکات پێش ئەنجامدانی یاخود دروستبوونی ڕووتانەوەکە. لە ماوەی چەند ڕۆژێکدا یاخود چەند هەفتەیەک هەست دەکات کە چەمپەڵەیەکی ڕووتانەوەی قژ لە شوێنە جیاجیەکانی قژیا دروست بووە یاخود لە پیاواندا لەوانەیە لە نێوان ڕیشیدا یاخود لە هەر شوێنێکی تر کە مووی تیابێت ڕووبات. خێرایەکەی ئەوەنە زۆرە ئەمە وای کردووە کە لە زۆربەی نەخۆشیەکانی تری ڕووتانەوەی قژ جیا بکرێتەوە، یعنی هەر لە ماوەی چەند ڕۆژێک بە چەند هەفتەیەکە سێرەکەی ئەو کەسە مۆکانی نەماوە. بەڵێ دکتۆر پێمان بڵێ بۆچی ئەم کەسانە دووچاری ئەم نەخۆشیە ئەبن؟ بەپێی زۆرترینی ئەم توێژینەوانەیە کە ئەنجام داون تا ئێستا هۆکارێکی دیاریکرا و بە تەواوەتی دەستنیشان نەکراوە بۆ ئەوەی کە بڵێن ئەمە ئەبێتەوە هۆی دروستبوونی دەردەڕێوی. بەڵام زۆربەی توێژینەوەکان لەسەرەوە کۆکن کە ئەمە نەخۆشیەکی پۆلۆجێنیکە پەیوەندی بە کۆمەڵێک جیناتەوە هەیە، پەیوەندی بە سیستەمی بەرگریەوە هەیە بەپێی ئەوەی کە سیستەمی بەرگری خڕۆکەسپەکانی سیستەمی بەرگری هەڵەسن بە تێکشکاندنی خانەی خۆیی مۆکانی ئەو کەسە. خۆشبەختانە سەلکی مۆکە لە ناو ناچێت، بۆیە ئومێدێک هەیە بۆ گەڕانەوەی ئەمانە. دەرکەوتووە کە هۆکاری تری وەکو ژینگەیش دەوریان هەیە. بۆ نمونە توێژینەوە کراوە لەسەر ئەو کەسانەی کە دوانی لە یەک چوون لە ساها 50 ئەم دوانەیە کە لە یەک چوون تووشی هەردووکیان تووشی دەردەڕێوی هاتوون. ئەمە ئەومان بۆ ئەسەلمێنێ کە تەنها هۆکاری جێنەتیک یاخود جین بۆ ماوە هۆکار نییە بۆ ئەوەی کە ئەو کەسە تووشی دەردەڕێوی ببێت، بەڵکو هۆکاری تریش هەیە بەیەکەوە لەگەڵ هەڵگری تایبەت لەسەر جینەکان ئیشەکات بۆی کەسە تووشی دەردەڕێوی ببێت. باشە دکتۆر پێمان بڵێ ئایا ئەم نەخۆشی ئەگوازرێتەوە لە کەسێکە بۆ کەسێکی کە؟ وەکو گواستنەوە لە کەسێکە بۆ کەسێکی تر ناگوازرێتەوە، بەڵام لە نێوان هەمان خێزاندا یەک لەسەر پێنجی ئەم کەسانەیەکێک لە ئەندامەکانی خێزان هەمان نەخۆشیان هەیە بەپێی زۆربەی توێژینەوانەیە کە ئەنجام داوە. واتە ئەگەر بێت و دایکێک یا باوکێک ئەم نەخۆشی هەبێت، چانسی مناڵەکانی بۆ ئەوەی کە تووشی دەردەڕێوی ببێت زیاتر وەکو لە خێزانێک کە دەردەڕێوی لەناو ئەم خێزانەیە نەبێت. بەڵام مانای ئەوە نییە کە هەر ئەبێت یەکێک لە ئەندامەکان تووشی دەردەڕێوی ببێت، بەڵکو چانسیان زیاترە وەکو لە خێزانێک کە دەردەڕێویان تیان نەبێت. باشە دکتۆر پێمان بڵێ شێوەی ئەم دەردەڕێویە چۆنە؟ شێوەی ڕوودانی دەردەڕێوی خۆی نەخۆشی دەردەڕێوی کە بە زمانی پزیشکەکە پێوتێت ئەلۆپێشە ئێریاتە، خۆی لە ئەساسەوە لەوەوە هاتووە کە ئەلۆپێشە ئێریاتە ئەمە لە زمانی یۆنانی کۆنەکانەوە هاتە. ئەلۆپێشیانی ئەلۆپەکس ینی ڕێوی ئێریاتە ینی پەڵەپەڵە، ینی چەند شوێنێک با بڵێن بە شێوەی پەڵەپەڵەی ڕووتاوە بە زۆری. مەسەلەن ئەم کەسە هەست دەکات ڕۆژی پێشووتر هیچی نەبووە، بۆ ڕۆژی دوای ئەوە خۆی یاخود دەوروبەری هەستی پێکەن کە پڵەیەکی ڕووتانەوە لە ناو سەری یا لە ناو ڕێژی یا لە شوێنێکی تر کەمووی پێوەیە دەرکەوتووە یاخود چەند پەڵەیەک دەرکەوتووە. ئەم پەڵانە وردە وردە لەگەڵ کاتە هەم گەورەتر ئەبن هەم زیاتر ئەبن. ئەمە بە شێوەیەکی گشتی، بەڵام لە هەموو کەسێک وانە جاری وایە ئەم کەسە تەنها یەک پەڵی بۆ دروست هەبێت یاخود دوو پەڵی بۆ دروست هەبێت. ئەم پەڵانە هەر بە هەمان شێوە ئەمێننەوە تاوکۆ ئەو کاتێ ئەو کەسە چارەسەر وەرەگە. یاخود زۆر جار هەیە کە لەوانەیە هەندێک لەم حاڵەتانە بەبێ وەرگرتنی چارەسەرێکیش چاک ببن.
ئەمەی کە پێ ئەو تێ دەردەڕێوی خۆی لە ڕێویە نەخۆشیێکی ترمان هەیە کە بێتە هۆی ئەوەی کە بەم شێوەیە پەڵەپەڵە مۆکان لە ڕێویە بوەرێت. لەبەرەوەی کە ئەم نەخۆشیە شێوە و لێکچوونێکی هەیە لەگەڵ ئەم نەخۆشیی ڕێویە کامە داجەربی ڕێویە با بڵین بەو شێوەیە دەرەکەوێت ئەم نەخۆشییان ناو بەم ناوە کە ئەو کەسە تووشی چەمپەڵەیەکە بێت تەوان دەردەڕێوی چەند جۆرێکی هەیە ئەمەی کە باوەکەی ئەلۆپێشە ئێریاتەیە کامە زۆرترینیانە ڕۆئات هەنێک جارە بێتە تۆتالیس ئەوەیە کە ئەگەر بۆ نمونە پەڵە بچووەکان یەکەم جار لە ناو قژا بێت لە ماوەی چەند هەفتەیەکە یاخود چەند مانگێکە لەوانەیە هەموو سەری ئەو کەسە بگرێتەوە بە جۆرێک کە سەری هیچ مویەکی پێوە نەمێنێتەوە کاتە پێوتێت ئەلۆپێشە تۆتالیس. هەنێک جار جۆرێکی ترمان هەیە کە پێوتێت یونیڤەرسالیس ئەوەیە کە جگە لە قژ با بڵین لەسەر شوێنەکانی تر بکرێتەوە و برۆ برژانگ ڕیژ جەستە هەموو ئەم شوێنانە ئەگرێتەوە و مەکانی ئەوەرێت و ینی ئەم کەسە بە تەواوی زۆربەی شوێنەکانی کە موویتیایە مەکانی نامێنێت واتە نەخۆشیەکە بێتە بە نەخۆشیێکی بەرفراوان و سەرتاپای جستی ئەگرێتەوە. دکتۆر پێمان بڵێ زۆرجار ئەڵێن زەیتی گوێزی هندی باشە بۆ ئەم نەخۆشیە ئەمە دروستە؟ خۆی هەر لە کۆنەوە لەبەرەوەی کە نەخۆشی ئەلۆپێشە ئێریاتە یەکێکە لە نەخۆشیە زۆر کۆنەکان و زانستی نەخۆشیەکانی پێستیژێکێکە لە هەر زانستە زۆر کۆنەکان هەر لە کۆنەوە کۆمەڵێک زەیتی تۆک و زەیتی لاڤێندەر و کۆمەڵک زەیتی تۆک و زەیتی داربەڕ و ئەمانە بەکار هاتووە. زەیتی گوێزی هندیشێک لەم زەیتانە کە بەکار هاتووە بەڵام کاریگەریەکی ئەوتۆیان نییە لەسەر ئیمپروڤمنت و باشبوونی نەخۆشیەکە. ئەتوانین بڵین لەوانەیە وەکو لایەنی دەرونی کاریگەریەکی هەبێتەکەم کەسە متمانەی هەبێ بە بەکارهێنانی ئەم مادەیە دەرونیان ئینکەریجێکی ئاەتێ هانی ئايات بەوەی کە سیستەمی بەرگری جەستەی و سیستەمی دەرونی چالاکتر بێت بۆی کە زاڵ بێ بەسەر نەخۆشیەکە ئەگەنە لە ڕووی زانستیەوە کاریگەریەکی ئەوتۆی نییە. دکتۆر پێمان بڵێ سترێس و پەستانی دەرونی هۆکارم بۆ دروستبوونی ئەم نەخۆشیە؟ طبعاً لە پێشە ئاماژەم بەوە کرد کە دەردەڕێوی نەخۆشیەکی ئالۆزە لە ڕووی زانستیەوە هۆکارەکانی بە دیاریکراوی نەزاداوە کە چییە بەڵام کۆمەڵێک شتی زۆرمان هەیە کە کاریگەریان هەیە لەسەرەوەی کە ئەو کەسە کە تووشی نەخۆشی دەردەڕێوی ئەبێت یاخود پێی خراپتر ئەبێت. یەکێ لەوانە بریتە لە باری دەرونی هەندێک لە توێژینەوەکان دەریان خستووە کە سیستەمی بەرگری لەگەڵ هەڵگرەکانی سەرجینات و لەگەڵ فشار و دەروون یەکێکن لە هەرە هۆکارە سێ هۆکارە سەرەکیەکان کە بەیەکەوە ئەبنەهۆی ئەوەی کە نەخۆشی دەردەڕێوی زیاد ببێت یاخود گەشە بکات و یاخود باتە ئەو حاڵەتەی کە لەو کەسەیە دەربکەوێت. ئەگەر بێت و ئەو کەسەی کە تووشی دەردەڕێوی ئەبێت لە لایەنی دەرونیەوە ئاسوودە بێت بتوانێت بەسەر خۆیان زاڵ ببێت توێژینەوەکان دەریان خستووە کە باشتر ئەتوانێت زاڵ بێ بەسەر نەخۆشیەکەیە و چارەسەرەکان باشتر ئیشی لەسەرەکەن و زووتر چاکە بێتەوە کەمتر بڵاو ئەبێتەوە وەکو ئەوەی کە فشاری دەرونی یاخود سترێس بە تەنها ببێتە هۆی ئەوەی کەسە تووشی دەردەڕێوی ببێت هیچ توێژینەوەیەک ئەمەی پشتڕاست نەکردوێتەوە کە بە تەنیا هۆکار بێت بەڵام بۆ نمونە ئەم کەسە قابلیەتی ئەوەی تایە کە تووشی دەردەڕێوی ببێت لەسەر جینەکانی لەسەر پێکهاتەی بۆ ماوەیی لە سەر سیستەمی بەرگری و تووشی سترێسێک یاخود فشارێکی زۆرە بێت ئەبێتە هۆی دەرکەوتنی نەخۆشە دەردەڕێویەکە لەو کاتەیە کە فشارە زۆرەکەی لەسرە و لەو کاتەشا کە فشار دەرونەکانی سەری خراپتر ئەبێت ئەو نەخۆشە زۆربیان هەسەکەن دەڵێن دکتۆر حاڵەتی نەخۆشیەکەمان خراپترە بێت. دکتۆر پێمان بڵێ ئێوەکو پزیشکێک چ چارەسەرێک بە گونجاو ئەزانن بۆ ئەم نەخۆشی دەردەڕێویە؟ خۆی نەخۆشی دەردەڕێوی وەکو چارەسەرێکی یەکجاری هیچ چارەسەرێکی یەکجاریمان نییە کە ئەنجام بدێت نەخۆشیەکە بە تەواوەتی چارەسەر بکات. ئەم کەسێک کە تووشی دەردەڕێوی ئەبێت سیکوالێکە یاخود داهاتۆکەی دیاری نەکراوە. چارەسەرەکان کە بۆی بەکارێنێت چەندین چارەسەری جیاوازمان هەیە ئەو چارەسەرانە کە بۆی ئەنجام ئەدرێت
هیچ کەسێک نازانێت کە ئەم کەسە چەنە سوود لەم چارەسارانە وەرەگرێت. هەمان چارەسەر بۆ هەندێک نەخۆش بەکاری هێنیت لە ماوەی چەند هەفتەیەکە زۆر سوودی لە ئەبینێت و بەتەواوەتی باش هەبێت. هەندێک حاڵەتیشمان هەیە کە سوودی لێ نابینێت و چاک نابێت و نەخۆشەکەی هەروکو خۆی ئەمێنێت و یان جار زیاتریش ئەبێت. بەڵام زۆرێک لەم حاڵەتانەش خۆشبەختانە کاتێک کە چارەسەریان بۆ ئەنجامەدرێت چارەسەری جیاجیاکان ئیمپروڤمنتێک و باشبوونێکی باشەکەن و وردە باشترە بن و ئەتوانن بگەڕێنەوە بۆ سەرباری ئاسایی ژیانی خۆیان. چکە بیرمان نەچێت نەخۆشی دەردەڕەوی یەکێکە لەو نەخۆشیانێکە ئەتوانین بڵێن نەخۆشیەکی سەلامەتە لەبەرەوەی کە ناگوازێتەوە بە کەسی تر کاریگەری مەترسیداری نییە. بەڵام ئەمەی کە بۆتە هۆی ئەوەی کە خەڵکان گرنگی پێبەن و بە دوای چارەسەر بکەن لایەنی دەرونیەکەیەکە ئەم کەسە لەبەرەوەی کە قەش یاخودمو بەشێکی گرنگە لە جوانی یاخود لە جەستەی مرۆڤ دەورێکی گرنگی هەیە لەبەرەوە ئامانجی سەرەکی لە چارەسەرکردنی دەردەڕەوی بریتە لە جوانی بۆیە گرنگی پێدەتۆکۆی کە چارەسەر بکرێت. وەکو لە پێشەوە ئاماژەم بۆ کرد ئەم چارەسەرانە هیچیان چارەسەری بنبەرکەر نین بەڵام هەندێک چارەسەرمان هەیە زۆر لە چارەسەری تر باشترە ئەبێ بە گوێرەی حاڵەتەکە چارەسەرەکان تەحدید بکرێت بە پێی تەمەنەکەی بە پێی باری دەرونی و کێشی ئەو کەسە و نەخۆشی تری لەگەڵایە یان نا چارەسەرەکان دیاریەکرێت. چارەسەری جیاجیامان هەیە ئەمانەی کە ئەنجام ئەدرێن لەوانە بۆ نمونە بەکارهێنانی ستیرۆیدەکان ئەمانە کاریگەرێکی باشیان هەیە لەسەر سیستەمی بەرگری و ئەبنەهۆی باشبوونێکی باش لەم کەسانەدا بەڵام ئەبێت زۆر بە وریایەوە لەلایەن پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی پێستەوە بەکاربهێنرێت و ئەو کەسە لەژێر چاودێریەکی وردی پزیشکیا بێت چونکە بەکارهێنانی ئەو مادانە بە شێوەیەکی ناڕەکوپێک و نازانستیانە زیانێکی زۆر لەو کەسە ئەدات. بەداخەوە لە ماوەی تەجروبەی ژیانی ڕۆژانەی خۆمە وەکو پزیشکێک کۆمەڵێک حاڵەتی زۆر خراپم بینیوە بەداخەوە هەندێک لەو کەسانێک کە تووشی دەردەڕەوی ئەبن هەستاون بەوەی کە سەردانی کارمەندی پزیشکی بکەن ئەمانیش هەستاون بە بەکارهێنانی کۆمەڵێک دەرزی ستیرۆیدی زۆر بەهێز کە ئەم کەسە لەو کاتەیە لە ماوەی چەند مانگێکە سوودی لەبینەوە و تاڵەکانی هاتۆتەوە قژەکانی بۆ گەڕاوەتەوە نەخۆشیەکەی پێ چارەسەر بووە بەڵام دەرکەوتووە دوای ئەوە زیانێکی زۆری بۆ سەرجەم ئەندامانی جەستە وەکو ئێسقان وەکو جگەر وەکو گورچی لە ماسوولکەکان هەموو ئەندامەکانی جەستی پێیگەیاندووە تەنانەت حاڵەتی وامان هەبووە کە گەیشتۆتە حاڵەتی وەستانی گورچیلا و حاڵەتی زۆر نەخوازرایی بە دوای هاتووە. بۆیە لێرە ئەمەوێت ئاماژە بەوە بکەم تکایە هاوڵاتیانی ئازیز لە کاتی هەبوونی ئەم جۆرە حاڵەتانەیە سەردانی پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی پێسکەن ئەبێت لە کاتی وەرگرتنی چارەسەری ستیرۆیدیە لەژێر چاودێری وردی پزیشکی پسپۆڕابیت ئەگینا لەوانەیە ژیانت بکەوێتە مەترسیەوە نەکەر سوودی لێ نابینیت وەکو چارەسەرکردنی دەردەڕەویەکە ئەکەوێتە ژیانت دەکەوێتە مەترسیەوە و لەوانەیە زیانی زۆرە پێ بگەێنێت. بەڵێ بە دڵنیاییەوە زۆر سپاس بۆ تۆ دکتۆر بۆ زانیاریەکان زۆر سپاس بۆ ئێوەش.